سڵاو ڕێزبێ و بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتەوەی عزیزان بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ئەمڕۆی پێنجشەممە. سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. ڕۆزگارکردنی بەندکراوێکی مەحکوم بە ئیعدام لە سنە. زەوتکردنی بارمتەی بەندکراوێکی سیاسی لە ورمێ. گیان لە دەستدانی 4 ئەندامی یەپەگە لە ێرشی تورکیا بۆ سەر ڕۆژاوای کوردستان. خۆپیشاندانی خەڵکی ئەردەکان دژ بە پیسبوونی هەوا. کۆبوونەوەی دەرمانسازەکان لە پارێزگای خۆزستان. سەپاندنی سزای زیندان بەسەر 3 چالاکی مەدەنی لە تاران و شیراز. و خۆپیشاندانی دژبەرانی دەوڵات لە ئارژانتین. درێژەی هەواڵەکان. ڕۆزگارکردنی بەندکراوێکی مەحکوم بە ئیعدام لە سنە. یاسر کەریمی بەندکراوی مەحکوم بە ئیعدام دوای وەرگرتنی ڕەزامەندی بنەماڵەی قوربانی لە پەتی سێدارا ڕزگاری بووە و لە زیندانی سنە ئازاد کرا. ئێوارەی ڕۆژی سێشەممە 5 بەفرامبار یاسر کەریمی بەندکراوی تۆمەتبار بە کوشتنی بانقەست و خەڵکی مەریوان کە لە بەندیخانەی ناوەندی سنەدا ڕاگیرا بوو پاش وەرگرتنی ڕەزامەندی بنەماڵەی قوربانیەکە لە زیندان ئازاد کرا. ناوبراو بە هاوکاری ڕێسپی و خێرخوازان و ڕەزامەندی دایک و باوکی قوربانیەکە لە ئیعدام ڕزگاری بووە. شایانی باسە کە ماوەیەک لەوبەر 4 ئەندامی بنەماڵە یاسر کەریمی بەهۆی ڕووداوی هاتوچۆ لە ڕێگای سنە مەریوان گیانیان لەدەستدا. زەوتکردنی بارمتەی بەندکراوێکی سیاسی لە ورمێ. دادگای کۆماری ئیسلامی بڕیاری وەرگرتنی بارمتەی 2 ملیار تمەنی سدیق عینی بەندکراوی سیاسی پێشووی دەکرد. ڕۆژی شەممە 2 بەفرامباری 1402 هەتاوی بنەماڵەی عینی بانکێشتی دادگای نظامی یەکی پارێزگای ورمێکراون و پێیان ڕاگەندراوە کە 2 ملیار تمەن وەسیقەی کوڕەکەیان زەوت دەکرێت. دادگا 45 ڕۆژکاتی بەم بنەماڵەیە داوە تاکو بارمتەکە ڕادەست بکەن هەگینا بارمتەکە دەستی بەسەردا دەیگیرێت. ڕۆژی سێشەممە 29 پوشپەڕ 1400 سدیق عینی خەڵکی شنۆ بە دانانی بارمتەی 2 ملیار تمەنی لە زیندانی ئەردەبیل نێردرایە مەرەخەسی و دواتر لە ئێران چووە دەرەوە. ناوبراو بە تۆمەتی سیخڕی بۆ یەکێک لە حیزبە نەیارەکانی ڕژیم بە 10 ساڵ زیندانی تەعزیری و دوورخرانەوە بۆ زیندانی ئەردەبیل مەحکوم کرابوو. گیان لە دەستدانی 4 ئەندامی یەپەگە لە ێرشی تورکیا بۆ سەر ڕۆژاوای کوردستان. ڕۆژی چوارشەممە 6 بەفرامباری 1402 هەتاوی لە ئۆپەراسیۆنی ئەرتەشی تورکیا لە ناوچەکانی ناسراو بە شاخەی زەیتون و کانی ئاشتی لە ڕۆژاوای کوردستان 4 ئەندامی هێزەکانی پاراستنی گەل گیانیان لەدەستە. لە بەیاننامەی وەزارەتی دەرەوەی تورکیادا هاتووە ئەرتەشی وڵاتەکەیان لە ناوچە عەمەلیاتیەکانی ناسراو بە شاخەی زەیتون و کانی ئاشتی 4 ئەندامی هێزەکانی پاراستنی گەل کە دەیانەویست هێرش بکەنە سەر سەنگەرەکانیانیان کوشتووە. وەزارەتی بەرگری تورکیاش ڕۆژی ڕابردوو ڕایگەیاند کە لە چەند ڕۆژی ڕابردوودا 71 ئامانجیان لە باشوور و ڕۆژاوای کوردستان پێکاوە و لە ئەنجامی و هێرشانەدا 59 ئەندامی پەکەکە و یەپەگا گیانیان لەدەستاوە. کۆبوونەوەی کرێکارانی ڕەسمی نەوت لە ئاغاجەری. ڕۆژی چوارشەممە 6 بەفرامبار کرێکارانی ڕەسمی نەوتی شاغڵ لە ناوچەی عەمەلیاتی ئاغاجەری لە خوزستان بۆ جارێکی دیکە دژ بە جێبەجێنەکردنی داخوازیەکانیان کۆبوونەوە. کرێکارانی ڕەسمی نەوت خوازیاری وەلانانی سەقفی ئەقدەست، وەلانانی ئاستەنگیەکانی بەردەم حەقی سەنەواتی خانەنشینی، گەڕانەوەی ئەو بڕەپارەیە کە لە ساڵانی ڕابردوو وەکو باج لەسەر حەقدەستەکانیان کەم کراوە، بەکردەوە دەرهاتنی مادەی 10 یاسای یەرکوبەر پرسیارەتی پێرسۆنەلی نەوت لەسەر کار دوورخستنەوەی بەڕێوەبەرانی ناکارامە و کۆتایهێنان بە دەستێوەردانەکانی دەوڵەت لە سندوقی خانەنشینی بوون. درێژەی مانگرتنی بازاڕیان و زێڕفرۆشان لە چەند شاری ئێران. ڕۆژی چوارشەممە 6 بەفرامبار زێڕفرۆشانی شارەکانی تاران، هەمەدان، ئیسفەهان، مەلایر، تەبرێز، مەشهەد، کەرەج، یەزد، قۆم، ئەردەبیل، بەندەر عەباس، عێراق و ئیسلامشار بۆ چەندەمین ڕۆژی بەردەوام لە ناڕازایەتی بە زیادکردنی باج مانیان گرت. مانگرتنی زێڕفرۆشان ئێران سەرەتا لە ناڕزایەتی بە زیادکردنی باج لە چەند شاری ئێران دەستی پێکرد و دوجار بۆ شارەکانی دیکە ئێران پەرستند. اتحادیەی زێڕفرۆشان ئێران ڕایگەیاندووە کە ئەگەر بڕیاری دەوڵەت هەڵنەوەیشێتەوە و
ناوەنزەمنیەکان واز لە هەڕەشەکردن نەهێنن، مانگرستنەکە سەراسەری جەکەن و هەموو شار و شارۆچکەکان ئێران پەیوەست بۆ مانگرستن دەبن. بە پێ بڕیاری دەوڵەت هەر کەسێک مامەڵەی زێڕەکات ئەبێ لە ماڵپەڕی دەوڵەتی تجارەت تۆماری بکات و بابەتی باج بدات. هەروەها بۆ ئەوانەی زێڕ و زەوەن ساز دەکەن باجی قۆرسدانراوە و زێڕفرۆشانیش 25% داهاتیان بە پێ مامەڵەکان ئەدەنە دەوڵەت. خۆپیشاندانی خەڵکی ئەردەکان دژ بە پیسبوونی هەوا. ڕۆژی چوارشەممە شەشی بەفرانباری 1402 هەتاوی دانیشتوانی شاری ئەردەکان لە پارێزگای یاس بۆ سێهەمین ڕۆژی بەردەوام لە ناڕازایەتی بە پیسکردنی کەش و هەوایە و شارە لەلایەن کارخانەکانەوە ناڕازایەتیان دەربڕی. بە پێ زانیاریەکان ماوەی 3 ڕۆژە خەڵکی ئەردەکانی یەزد لە ئاساسکردنی دەیان کارخانەی ناستاندارد لە دەوروبەری و شارە ناڕازایەتی دەرەبڕن. خۆپیشاندەران دەڵێن دەوڵەت هیچ هەنگاوێکی بۆ پاڵاوتنی ئاوەڕۆی کارخانەکان هەڵنەگرتووە و ژینگەی ئەو شارستانە خەریکە لە ناو دەچێت. هەروەها بەهۆی سووتاندنی مازوت لە کارخانەکاندا هەوایە و شارە بەکاری هەڵمژین نایەت و منداڵان و بەساڵەچوان گیانیان کەوتۆتە مەترسیەوە. کۆبوونەوەی دەرمانسازەکان لە پارێزگای خوزستان. ڕۆژی چوارشەممە شەشی مانگی بەفرانبار دەرمانسازەکانی پارێزگای خۆزستان لە شاری ئەهواز کۆبوونەوەی دژ بە بڕیاری دەوڵەت بۆ فرۆشتنی ئینترنێتی دەرمان ناڕەزایەتیان دەربڕی. بە وتەی ناڕازیان بەهۆی ئاوەڵابوونی دەستی مافیاکانی دەرمان بەشێکی زۆر لە پێداویستیە دەرمانیەکان لە بازاردا دەست ناکەوێت و خەڵک بە دوای دەرماندا سەرگەردانن. هەروەها مافیاکانی دەرمان کارێکیان کردووە کە نرخی دەرمان چەند هێندە گران بووە و نەخەڵک دەتوانن بیکردن و نە بۆ دەرمانخانەکانیش سەرف دەکات. دەرمانسازەکانی خۆزستان هەروەها خوازیاری هەڵوەشاندنەوەی بڕیاری دەوڵەت بۆ فرۆشتنی دەرمان بە شێوەی ئینترنێتی بوون و ڕایانگەیان کە فرۆشتنی دەرمان بەو شێوەیە تەندروستی نەخۆش و ئەمنیەتی دەرمانەکان دەخاتە مەترسیەوە. یان لە دەستدان و برینداربوونی سێ کرێکار لە مەشەد و تاران. ڕۆژی چوارشەممە شەشی بەفرانبار لە دوو ڕووداوی کاریدا لە شارەکانی تاران و مەشهەد کرێکارێک گیانی لەدەستا و دوو کرێکاری دیکەش بریندار بوون. بە پێ راپۆرتەکان لە شاری مەشهەد کرێکارێک لە کاتی کارکردن لە بینایەکی نیوەکار بەهۆی بەربوونەوە بۆ نێو چاڵی ئاسانسۆر گیانی لەدەستاوە. هەروەها ڕۆژی ڕابردوو ئەنبارێکی پەشمی شیشە لە شەقامی ئەمیرکەبیری تاران ئاگری گرت و دوو هێز یاگر کوژێنەوە لە کاتی کوژانەوەی ئاگرەکەدا بریندار بوون. سەپاندنی سزای زیندان بەسەر سێ چالاکی مەدەنی لە تاران و شیراز. لە ڕۆژانی ڕابردوودا دەستگای قەزای ڕژیم سزای زیندانی بەسەر سێ چالاکی مەدەنی بە ناوەکانی ئەسەدوڵڵا فەخیمی و حوری خانپور لە تاران و سەجاد زارع لە شاری شیرازدا سەپاند. ئەسەدوڵڵا فەخیمی و حوری خانپور دوو هاوژینی چالاک لە بواری مافی مرۆڤ لەلایەن لەقی 29 دادگای انقلابی تاران بە تۆمەسەکانی تەبلیغ دژی نیزام، یارمەتیدانی بەندکراوانی سیاسی و ئێژماع و تەبانی دژ بە ئەمنیەتی نەتەوەیی سزای زیندانیان بەسەردا سەپێنراوە. بە پێحکمی دادگا حوری خانپور بە 3 ساڵ و ئەسەدوڵڵا فەخیمی بە 5 ساڵ زیندانی تەعزیری مەحکوم کراوە. لەلایەکی دیکەوە سەجاد زارع شارۆمەندی خەڵکی شیراز بە بیانی و بڵاوکردنی وێنەی دایکی نەوی دەفکاری لە بەردەم گرتوخانەی دەسەڵاتی شیراز لەلایەن لەقیەکی دادگای انقلابی و شارە بە 10 ساڵ و 6 مانگ زیندان و 2 ساڵ دوورخانەوە بۆ زیندانی یاز مەحکوم کراوە. ناوبراو بۆ ماوەی 50 ڕۆژ لە بەندی تاکە کەسی ئەشکەنجەدرا و بە شێوەی دەستکرد لە سێدارەدرا. بەهۆی ئەشکەنجەدانی لەلایەن دەسەڵاتی سوپای پاسدارانەوە ئاستی بیستنی هەردوو گوێ دابەزیوە و لە دەستڕاگەیشتن بە دەرمان بێبەشکراوە. جێگای ئاماژەیە کە برایەکی سەجاد بە ناوی سعید زارع بە 6 مانگ زیندان و 80 زەربە شەلاق مەحکوم کراوە. خۆپیشاندانی دژبەرانی دەوڵەت لە ئەرژانتین. ڕۆژی چوارشەممە شەشی بەفرانبار کرێکاران و سوسیالیستەکانی ئەرژانتین دژ بە دەوڵەتی پۆپۆلیسیە وڵاتە ڕژانە سەرشەقام و خۆپیشاندانیان کرد. خۆپیشاندەرانی ئەرژانتینی لە ئاست دابەزینی بەهای دراویە وڵاتە لە ئاست دۆلار، پەرەپێدانی سیاسەتی خصوصی سازی، داخرانی بەشێک لە وەزارەتخانەکان، کەمکردنەوەی ڕێژەی حەقدەستی کرێکاران و کارمەندان، چوونە سەرەوەی هەژاری و تەوەڕۆم، هەروەها گرانکردنی نرخی سوتەمەنی ناڕازین و لەگەڵ هێزەکانی پۆلیس بەشەڕاتون.
شایانی باسە کە دەوڵەتی ئەرژانتین یەکێک لە قەرزدارترین دەوڵەتەکان بە بانکی جیهانیە و خاوێر میلی سەرۆکۆماری تازای وڵاتە دەیەوێت لە ڕێگای دروشمە پۆپۆلیسیەکانیەوە کێشەی ئابووریە وڵاتە چارەسەر بکات. هێرشی خوێندکارانی ئەندۆنێزی بۆ سەر پەنابەرانی ڕۆهێنگا. سەدان خوێندکاری ئەندۆنێزیایی ڕۆژی چوارشەممە 6 بەفرانباری 1402 تاوی هێرشیان کردە سەر پەنابەرانی ڕۆهێنگیایی لە شاری جاکارتا و ناچاریان کردوون ئۆرگدوگاکە بەجێبهێڵن. بەپێ راپۆرسەکان لە مانگی نۆڤامبری 2023ەوە زیاتر لە 1500 پەنابەری خەڵکی میانمار خۆیان گەیاندووە سەرکەناراوەکانی ئاچا لە ڕۆژاوای ئەندۆنێزی و نەتەوە یەکگرتوەکان ڕاگەیاندووە کە ئەمە گەورەترین کۆچکردنی پەنابەرانی ڕۆهینگیا لە ماوەی 8 ساڵی ڕابردوو بووە. کۆمیساریای باڵای مافی مرۆڤ سەبارەت بە هێرشی خوێندکارانی ئەندۆنێزیایی بۆ سەر پەنابەرانی ڕۆهینگیا وتی ئەو هێرشە دەرەنجامی کارزارێکی ڕێکخراوە بۆ بڵاوکردنی زانیاری هەڵە و پەرەپێدانی نەفرەت لە نێو کۆمەڵگادا. جێگەی ئاماژەیە کە لەو هێرشەدا کەلوپەلی پەنابەران لەلایەن هێرشبەرانەوە سووتێنرا و چەند پەنابەریش بریندار بوون. بینەرانی خۆشەویست گەشتی هەواڵەکانتان پێشکەش کرا هەر شاد و کامەران.